عزیزان و خۆشەویستانی نارتی بانی تا باش ئەمڕۆ لە بڕگەی کینەی هۆشایی تەندروستیدا باس لە سوود و زیانەکانی مەیکەپ مکیاژکردنەکەین. بۆ گفتوگۆکردن لەسەر ئەم بابەتە ئێستا لەگەڵ هێش و عزیزدا کە لە سنتەرێکی تایبەتی بڵێن ئارێژگایەکی خانمانایە گفتوگۆ دەکەین و با بزانین سوود و زیانەکانی مەیکەپ چییە و چۆن بەکارهێنرێت. لەگەڵمان بن. هێشخانم کاتت باش؟ ئەم کاتیۆش باش و بەیانیتان باش. سپاس. هێشخان ئەتوانیت پێمان بڵێ ئەو ڕێنمایە تەندروستانە چین بۆ کەسێک ئەگەر مکیاژ بکات؟ بەڵێ بێگومان بەیانێم وولایەک باش. ئەمڕۆ هەندێکتان بۆ باسەکەم سەبارەت بۆی کە باشترین و ئامۆژگاریەک بۆ خانمان کە ئەو ڕێنمایانە چین کە خانمان پێویستە لە کاتی مەیکەپکردنە پەیڕەوی بکەن. یەکەم پێش هەموو شتێک ئێمە ئەبێ ئەوە بزانین کە هەموو خانمانی شەرقی ئەوسەد حەزەکەن بەرەو سپی بوون بڕوا کە ئەمە هەمیشە وەکو کەسێکی پێستیان وەکو کەسێکی سپی کەلە کە لە لای خۆماڵین سپی کەلە دەرکەوێت کە ئەمە ئەتوانین بڵێن ئەگەر بۆ یەکێکی ئەسمەر بێ بێگومان ئەمە شتێکی هەڵەیە لەبەر ئەوەی هەموو کەس پێش هەموو شتێک یەکەم ڕێنمایی ئێمە ئەوەیە کە هەموو کەسێک بە پێی ئەوەی دەرەجەیە بۆ 2 دەرەجە لە پێستی خۆی تۆختر بێ یان کاڵتر بێ. بۆ نەگەر خانمێ خۆی ئەسمەر بێویستی خۆی سپی کاتەوە پێویست ناکە یەکسەر لە 5ەم دەرەجەوە دەست پێ بکات پێویستە ئەو پەڕی لە دەرەجەیە بۆ 2 دەرەجە یان هەندێک لە خانمان هەیە سپی کەلەن حەزەکەن تۆزێ ئەسمەر دەرچێت تۆ ناتوت بەڵێ برۆنزی بن ئەمە مانای ئەوە نییە چکە کردتو خۆ زۆر برۆنزی کرد کەسێکی سپی پێست ئەو کاتە لە جێتی ئەوەی کە ئەسمەر بێ سوور هەڵ ئەگەڕێ لەبەرەوەی دەرەجەکەی زۆرتریاوە تێ پێش هەموو شتێک کە ڕێنمایی خانمان کەم پیانەڵێم تەنها دەرەجەیە بۆ 2 دەرەجە بەرزتر و نزمتر لە پێستی خۆیان بەکاربێنن. بێگومان کە خانمێکێت پێش هەموو شتێک مکیاجەکە یاخود بڵێن مەیکەپەکە پێویستە لۆشنێک یاخود مرەتبێ بەکاربێنێ بۆ ئەوەی کە بتوانێت مرتب ناتوانین لێرە باسی مارکەکان بکەین مرتب ئەنواع و ئەشکال شێوە هەیە توانی شتەکان طبیعی بێت توانین کرێمێکی زۆر عادی کە بۆ منە ڤازەلین بەکاربێنێ دژەخۆریش بە هەمان شێوە بەس تۆ جای وا هەیە گەر مەیکەپێکی پرۆفشناڵ بکەی جای وایە دژەخۆر زۆر هاوکاریمان ناکە لەبەرەوەی دژەخۆرێک کە تۆ بەکارێنی تەبعانە بێ خۆر هەبێ یان بۆ ئەو کەسانی کە لە ناو ستۆدیۆ ئەوە جیاوازە لەبەرەوەی ئەو تیشکانی کە بەردەم و چاویانەکەی بۆی زۆر تەئسیری تێنەکەمە حاڵەتێکی کەیە بەڵام تۆ خانمێک بۆ منەکە چێتە دەرەوە بۆ دایرەیەک ئەتوانێت دژەخۆرێ بەکاربێنەوە تو بە باودەرێک تەنها بەم شێوازە بۆ منە چۆنەڵێ تەنها بە هێواشی دژەخۆرەکەی وشکە کاتەوە بۆ ئەوەی حەزکا بۆ منە سپیتر دەرکەوێت یان سافتر دەرکەوێت یان دژەخۆرەکەی کەمتر تێکچێ بەس ئەوە دژەخۆر کە تۆ بەکاریێنی پێکمانە بێ بە 2 سەعات جارێکە بتوێ بەردەوام لەبەر خۆرابی ئەبێ 2 سەعات جارێ تازەیەکی تێواتە بشۆرێ و تازەی بۆ هەموو وەرزێک دژەخۆر بەکارێنێت بۆ هەموو وەرزێک دژەخۆر بەکارێنێت چکە تو پێم وتی جاری وا هەیە تۆ ئەم گوڵۆپانی کە خۆشمان بەکارێنین تەسیراتی سلبی بەرامبەر بە پێستەکە دروست دەکات مەرج نییە هەر تەنها خۆر بێ. ئەتوانین بزانین ئەساس چییە؟ ئەساس طبعا من لە ڕووی ئەلمێکەوە حەز ناکەم باسی کەم چکە ئەمە کاری ئێمە نییە بەڵام ئەساس ئەوەیە کە تۆ پێستەکە ئەتوانێت لەگەڵ ئەو وشکرەوەی کە دوای بەکارێنی زیاتر دەمجێ بێواتە میکسە بێ و ئەتوانێت بۆ ماوەیەکی درێژتر ئەو میکیاجە بە دەموچای خانمەکە و بمێنێتەوە. پێش هەموو شتێمە کە باسی مەیکەپەکەین یەکەم جار بە لۆشنی یاخود بە مرەتبێک کەمێک بۆ منە بڵاوی ئەەکەینەوە و ئەوەنە پێستەکە شێدارەکەین دوای ئەوە کرێم ئەساسی لێن و حەزەکەم ئەوەش بە خانمان بڵێم و بە هەموو کەس قەواعیدی مکیاجکردن وەکو ئەوە نییە بڵێ قەواعیدێکی هەیە 1 زائید 1 ئەکاتە 2 لەبەر ئەوەی ئەزای یاساکی بۆ نیە لەبەرەوەی چاو و دەم و لوت و پێکاتە و شکڵی دەموچاوی هەموو کەس وەکو یەک نییە و لە هەمان کاتی شاتوانین بڵێن شێواز و تەرکیبی پێستەکە لە یەکێک و بۆ یەکێک کە ئەگۆڕێ شخصێکێتە لای من نازام ئایا ئەو کەسە ئیحتیمامی بەخۆی یاوان بەخۆی نایە جای وایەتە لای من لوتی چاوریان پێستەکەی پەڵە چاورە پەڵە چاور نییە ئەو ئەتوانێت لە ماڵەوە پێشتر ئەگەر من نەبم هەچ کەسێکی کە بێ ئەتوانێت پێشتر ئەگەر ڕێنمایی وەرگرت پێ ئەتوانێت چارەسەریکە بەس ئەو لە 1 دقیقیان بۆ منە لە ڕۆژێکە 5 ساعت لای منە یان 2 ساعت لای منە من ناتوانم یەکسەر هەموو قەواعیدی بۆ منە مکیاجکردنی بۆ تەطبیق بکەم کاتە لێرەیە تەسبیت نییە قەواعیدی مکیاجکردن لەبەرەوەی جاری وا هەیە شوێنێکی چاورە شوێنێکی وشکە ئەو خانمە کاتە منە بێ لە قەواعیدەکە دەرچم ماسکمان زۆرەوانێ بەڵێ باس یەک ماسکمان بۆ بکەی بەکوتی بەڵێ بێگومان هەندێک کەس دەڵێ مکیاجکردن ئەو کەسە بەرەونان تەندروستیە بە من ناڵێم کارەکەی خۆم وایە بۆیە
نصیحەتی ئەواناکەم کە بڵێم میکەپ بکەن بەڵام ئەگەر ئەو کەسی کە میکەپەکە و میکەپ زۆرەکە جاری وایە باشترە مێنێتەوە گەنجترە مێنێتەوە ئەمە هۆکاری خۆی هەیە بۆ گەنجەمێنێتەوە یەک لەبەرەوەی ئەو کەسی کە زۆر ئیحتیمام بەخۆی ئەیە بێگومان پاکردنەوەشی بۆ ئەکا تۆ هەموو ڕۆژە خۆت دانانیشی بۆ منە لەماوەی ئەگەر هیوا هەیە بەشەی پێوەی ئەخەوێت کەمە شتێکی زۆر غەڵەتە بەڵام ئەمە هۆکار نییە جاری وایە خۆ ئەگەر ئەو ڕۆژەش پاکی نەکاتەوە بانی هەر پاکیەکاتەوە کاتە ئەو پێستە مردوانی کە لەسەر پێستێتی لای ئەبا ئەمە هەمیشەوە ئەکە ئەو کەسانی کە میکەپ بکەن دایمەن دەموچیان باشتر ئەمێنێتەوە بۆ لەبەرەوەی هەمیشە هۆکارێکە بۆ ئەوەی کە لەگەڵ پاکردنەوەکە هۆکارە بۆ ئەوەی کە پێستە مردوەکانیش لەگەڵ خۆیان لا ئەبات بێگومان من لێرە ماسک زۆرە تۆ توای ماسکی کیمیایی بەکاربێنی کا پێڵەن تۆنەر و ئەم شتانە بەڵام تۆ شتێکی زۆر طبیعیتان پێڵەن خومرە وەتا خەمیرە خەمیرە بەڵێ ئەوی بۆ نانوش بەڵێ زۆر ئاساییە بەڵام هەندێک کەس تەنانەت ئەم بەیانەیەکێ پێویتم من حساسیەتم بە خەمیرە هەیە میش وەڵامەکەم ئەوەیەوتم بە ئاوی طبیعیە بە ئاوی دەبە یعنی تەندروست بێگومان خەمیرە بێ دایمەن هەمیشە لەگەڵ ئای مقەتەرا بەکاربهێنرێت چکە جاری وایە ئای بەلوعە بادەی ئاسن و ئەمانەی تیا تۆ دێ مەشاکیلە لەگەڵ خەمیرەکە یەکگرێتەوە جاری وایە دەجێتی استفادە لە خەمیرەکە بکەی مەشاکیلە بۆ دروستەکە بەس من نصیحەتی ئەوانەکەم ئەوی خەمیرە بەکارێنێ لەگەڵ ئاوی گوڵاوە بەکاری بێنێ واتە کەوچکێ خەمیرە بێنێ لەگەڵ دوو کەوچک ئاوی نایچێ ئاوی گوڵاو بگرێتەوە بیا لە دەموچایی ناش بێ زۆر کاتەکەی زۆر بێ لە دەقە زیاتر نەخایەنێ هەفتانە ئەتوانێت یەکجار بەکاری بێنێ ئەو هۆکارانش کە یان ئەو ڕێنمانی کە من پێ دەڵێم خەمیرە بۆ بەکارێنی هەندێ ئیسفادەی لێ ئەەکەی یەکێ لەو ئیسفادانە ئەتوانی پێستەکە لە شەیخ و خاواتە پێڵەن پیربوون بپارێزی دوو ئەتوانی هۆکارێ بێ بۆ لابردنی تەجاعیدیان کەمکردنەوەی تەجاعید واتە لە زیاتر لە ناوچەوان و ئەم دوو خەتە هۆکارم بۆی کە دایمەن پیر بنوێنی یەکێ لەوانی کە بۆ پاکردنەوە لابردنی پێستی مردووی سەردەم و چاوە سپاسیەوەشەکەم و بەخێر بێن ئەزیزانی خۆشەویستان ئێسش لەگەڵ دکتۆر سامانلاوەدا کە پسپۆرە لە نەخۆشەکانی پێستا گفتوگۆ دەکەین و با بزانین لە ڕووی تەندروستیەوە چ زەرور و زیانێک بە پێست دەکات ئەگەر کەسێک نادەندروستانە میکیاژ بەکاربێنێت و ئەو ژینگەی کە تایەتی بەکارێنێ لەو ژینگەی کە تایەتی بۆ نمونە تیشکی خۆری زۆر یان ڕۆشنایی زۆر یان بۆ نمونە میکیاژی شەو و ڕۆژ یان بۆ نمونە چەند هۆکارێکی دیکە هەیە ئەو پێستانەی کە چەورن ئەو پێستانەی کە وشکن با بزانین زەرور و زیانەکانی چییە و لەگەڵمان بن کاکتۆرم کاتت باش کاکتۆر ئەمە لۆ دەست پێ بکەیت میکیاژکردن چییە خۆی ئارایشت بریتە لە بەکارێنانی چەند مادەیەک بۆ سەر پێست بە مەبەستی جوانکردن و سەرنجڕاکێشانیان گۆڕینی ڕواڵەت ئەمە بە گشتی بڵێن ئەگەر پێناسێکی میکاشکن زەرور زیانەکانی چیە زیانەکانی ئارایشت لە چەند خاڵێکە خۆی بینێتوانێ یەکەم کاردانەوەی توند کە بریتە لە سووتانی پێست یان سووربوونەوەی پێست دروستبوونی وروژان لەسەر پێست دروستبوونی فراستیاری دروستبوونی پەڵا هەروە دروستبوونی لیر و هەنە جارش دروستبوونی ژەهرە تیشکی کاردانەوەی ژەهرە تیشکی خۆتان زانن لە زۆربەی کەمالیاتانە لە وڵاتی ئێمە لە کەمالیاتە میکیاجە فرۆشرێت ڕەچاوی کوالیتی کۆنتترۆل و هەنێ شت ناکرێت ئایا هۆشاییان شەیە بۆ وڵاتیان بۆ نمونە لای ئەو کەسانی کە پسپۆرن بە پێست حەق بە لە وڵاتی ئێمە بەڕاستی ئەو کەسانی کە پسپۆری پێستنۆک و بەڕێستان لە ڕێگەی ئەوانەوە ئەو میکیاجێ ئەو شتەی و جوانکاری و ئارایشەی کە بەکارێنن خانمان لە ڕێگەی ئێوە بواە بەکاربهێنرایە و لەبەرەوەی هەموو پێستێک خۆتان نزانن ئەمەوە ڕوونکردنەوە لەسەرەوە بە پێستی چۆرمانێ پێستی وشکمانەیە ئەو ئارەیشایی کە لە دەرەوە لە بازارەکان ئایکڕێت ئایا چ کاریگەرێکی خۆی گرنگترین شت بۆ هەموو کەسێک پێویستە جۆری پێستەکەی خۆی بزانێت چکە هەموو ئەو ئارایشت و میکیاژانی کە دروستەکرێت بە پێی جۆری پێست دروستەکرێت یعنی ئەگەر بە تایبەتی ئەگەر کوالیتی بێ وەلەوە بەداخەوە ساوی کە لە بازاری کوردستانە زۆری کوالیتی نییە ینی وەکو بڵێ تەقلیدە لەبەرەوە ئەوەی کە پێستی بڵێن وشک بێت خۆی لەسەری نووسراوە زۆری ئەو مەیکەپانە ئەو میکیاجانە لەسەری نووسراوە کە ئەمە بۆ پێستی وشکە یان بە پێچوانەوە بۆ پێستی چۆرە لەبەرەوە ئەگەر پێچوانی ئەمە بکرێ یان یەکێک پێستی چۆر بێ و ئەو ئەساس و میکیاجانە بەکاربێنێکە بۆ پێستی وشکە
بەدڵنیایی تووشی کاردانەوە دەبێت بە تایبەتی دروستبوونی زیبکە. بەڵێ هەندێک لە ئافرەتان ژێر چاویان بڵین ڕەشە بێتەوە یان ئەگۆڕێک بە لەونێک بڵین ئەوە ئەگەڕێتەوە بۆ هۆی کەمی ئۆکسسیجین زۆربەی ئارایشەکان جاریوا هەیە بۆوانە بەکارێنێت ئەو شوێنە بشارێتەوە کە ڕەش بۆتەوە ژێر چاو بەبەستنەوەی لە ڕووی بەڕێستان وەکو پسپۆڕێکی نەخۆشەکانی پێست ئەگەڕێتەوە بۆ نەخسی خوێن و ڤیتامین ئەگەڕێ هەنێک کەس واڵێت بۆ نموناڵێن ئەگەڕێتەوە بۆ هۆی نەخس و ڤیتامینیا بۆ نمونە کەمی ئۆکسسیجین لە پێستەکە بە ئایا وایە چۆنە ڕووی کرد ئەمە چەند هۆکارێکیان هەر خۆی دروستبوونی ئەو پەڵەیە وەکو بڵێن زیگماکی وایە خانەی ڕنگ لەو شوێنە زۆرە بێت دومیان ماندووبوونی پێست ماندووبوونی ئەو کەسە جاری وایە بە تاکید ماندووبوون سەبەبێکە بۆی کە بەرچاوەکان تۆغ بێ ڕەش بێت ئەوەش ئەگەڕێتەوە بۆ ئەوە زیاتر. بڵێ ڕێنمایتان چییە بۆ کەسانی کە بۆ نمونە بەدیلی ئەوەی بڵێن میکیاج بەکارنێن بۆ شێوانە شیتر بکەن بۆ مەبەستم ژێر چاوە ژێر چاو چارەسەری خۆیە دەرمانی تایبەت دێ بە دژەپەڵی ژێر چاو ئەتوانێوانە بەکاربێنێت. بەڵێ کاکتۆر ئێستا لە وڵاتی خۆمانە بۆ نمونە منداڵانیش میکیاج بەکارهێن ئایا زەرە و زیانی لەسەر پێستیان نییە؟ بەدڵنیاییەوە پێستی مناڵ پێستێکی ناسکی هەستیارە ئێمە ئەڵێن کاردانەوەی لەسەر پێستی گەورایە بێت بەدڵنیاییەوە ئەگەر مناڵ بەکاری بێنێت زیاتر کاردانەوەی دەبێت و زیاتر تووشی زیانە بێت. کاریگەران لەسەر چاو هەیە بۆ هەندێ مسکارە هەیە یا بۆ نمونە بڵێن کل شتێک لەوانەیە کە بە چاو بەکارێ تەندروستی لەسەر چاو پێستی دەوروبەری هەموو پێکاتێک هەموو مادێک بۆی هەستاری دروستکە لە شوێنێکی لەشار بێت چاژێکێکە لەو ئەندامانەیە کە بۆی هەستاری تیا دروستکە. بڵێ کاکتۆر دوان ڕێنماییتان چیە بۆ هاوڵاتیان کە بزانن بە شێوەیەکی تەندروستانە میکیاج بەکاربێنن؟ بڵێ گرنگترین شت بۆ بەکارێنانی ئارایش بە تایبەتی لەو کەسانی کە هەستیاریان هەیە یاخو مێژووی بوونی حساسیەتیان هەیە بە یەکێک لە مادەکانیان لە بەهەش دەرمانێک پێویستە ئەزمون بۆ ئارایشتی تازە بکرێت بە بەکارێنانی ئارایشتەکە لەسەر دیوی ناوی پێستی باسکی بۆ بەژێشتی بۆ مای 24 ساعت چاوەڕێکردنی بۆ زانینی کاردانەوەی پێست ئەگەر کاردانەوە لێوە دروست بێت واتە کاردانەوەی لە هەمان شوێنەکانی تری شابێوەکو دەموچاو لەبەرەوە ئەمە پێڵەن پاش دێست پێویستە ئەزمموی بۆ بکرێت تاقیکردنەوەی بۆ بکرێت بۆ ئەو کەسانی بە تایبەتی وتمان هەستیاریان هەیە لەسەر پێستەکە لەسەر پێستی بەڵێ لەسەر پێستی ناوەی باسکی ئەتوانێت بە شێوەیەکی کەم بڕێکی کەمی لێ بەکاربێنێت و بەجێ بێڵە تا 24 بۆ 4 ساعت و کاتە کاردانەوەی پێستەکە ێزانانی ئەگەر کاردانەوەی هەبێ بۆ ئەمادەیە پێویستە بەکارێنێنێت. بەڵێ زۆر سپاس بۆ دکتۆر سامان لاوە کە لەگەڵمان بوویت زۆر سپاس دەکەین. ئەزیزان و خۆشەویستان ئێنارتی لێرەدا کۆتاییمان هێنا بەم بەرگەی هۆشایی تەندروستی کە تەرخانمان کردبوو بۆ میکیاج و زەرە و زیانەکانی میکیاج و چۆری پێکاتەی میکیاج. هیوادارم سوودتان لێبینێوت و ڕێنمایەکانی دکتۆرتان بە هەند وەرگرت بێ تا بەرگەی داهاتوو هەموو لایەکتان بەخوا سپێرم تەندروست بن.